هیوا مەگری لاوانەوەی باڵکێک بۆ کوڕەکەی هیوا مەگری هەنێسکینی وەشە بەس هەڵدە بەس بگری. عەبدوڵڵا گۆرانی شاعیر بەهۆی نەخۆشکەوتنی هیوای کوڕی و دواتر مردنی تەواوی دڵی دەلەرزێت و بورکانی هەناوی دادەگیرسێت لە ژێر ناوی بۆ هیوای کوڕم شعرێکی دوور و درێژ دەنووسێت کە لە وشە بە وشەی شعرەکە ئاහ و دڵشکانی گۆران نیشان دەدات بۆ کوڕە کۆچکردوەکەی و دەبێتە یەکێک لە جوانترین لاوانەوەکانی ئەدەبیاتی کوردی. کاکەی فەلاحی شاعیر لە نووسینێکدا لە ڕۆژنامەی بەیان باز لە چیرۆکیم شعراکات کە گۆران بۆی گێڕاوەتەوە. گۆران وتوێتی من و بێکەسی شاعیر هاوڕێی گیانی بەگیانی یەکتری بووین. ماوەیەک لە سلێمانی دوور کەوتمەوە و ڕۆژێک بێکەس میوانداری کردم. لە دانیشتەکەمان پێی وتم ئەرێ عەبدوڵڵا بەگ لە ماوەیەدا هیچ شعرێکی تازەت نەنووسیوە؟ منی ژوتم شعرێکم بۆ مەرگی هیوای کوڕم نووسیوە، هەر لەوێ شعرەکەم بۆی خوێندەوە. کە تەواو بووم بێکەس داوای لێکردم جارێکی تریش بۆی بخوێنمەوە. دوای جاری دووەم کە تەواو بووم بێکەس کپ و بێدەنگ داما بوو. لێم پرسی چییە بێکەس؟ ئەڵێ شعرەکەت بەدڵ نییە؟ بێکەس لە وەڵام داوتی باوەڕ کە ئەوەندە جوان بوو حەزەکەم مناڵەکانی تریشت بمرن تا شعرێکی ئاوایان بۆ بنووسیت. سەرنجام 6 ساڵ دوای مەرگی گۆران لە ساڵی 1968 لە کتێبی سروشت و دەروون شعری بۆ هیوای کوڕم بڵاو دەبێتەوە. دواتر لە ساڵی 1995 لە مانگی پاییزدا و لە ئەلبومی پاییز هونەرمەند مەرزێ فەریقی بە دەنگە ئەفسووناویەکەی گۆرانی هیوا مەگری تۆمار دەکات.